سڵاوی بێپایانمێ بۆ هەر هەمووتان، بۆ هونەردۆستان، بۆ هونەرمەندان، بۆ کارمەندان، بۆ هەر بینەرێک، هەر گوێگرێک کە ئێستا گوێبیستی دەنگی منە بێت. دەربارەی چالاکی ئەم جارم کە وەکو هونەرمەندی میوان بەشدار بووم لە کۆنسێرتێکی گۆرانی موزیک لە وڵاتی یۆنان لە شاری ڤێریا کە ئەو دوو برایە کە دوو هونەرمەندی ناسراوی ئەو وڵاتەن بە ناوی تساهۆریدیس برادرز یاخود برایانی تساهۆریدیس کە ئەشانازیەوە جارێکی دیکە منیان باگهێشت کرد بۆ ئەوەی بتوانم بە جلوبەرگی کوردی و هەندێک لە مێلۆدی و تێکستی ناوچە جیاوازەکانی کوردستان پێشکەش بە یۆنانیەکان بکەم. دەمەوێت بە کورتی باسی بکەم پێشوازیەکی زۆر گەرمم لێکرا لەسەر ئاستی هونەرمەندانی ئەو شارە، لەسەر ئاستی بەڕێوەبەری دەستگای کەلتوری شارەکە، هەروەها جگەلەوەش کاتێک کە گەشتمە هۆتێلەکەم بینیم نامەیەک پڕ لە ڕێز و خۆشەویستی نووسرا وەکو بەخێرهاتنێک بۆ من کە هاتوومەتە ئەو شارە و بەخۆبەخشانە میوزیکیان پێشکەشەکەم کە ئەو نامەیەم هەڵگرتووەوە دەمێنێ لە ئەرشیفی من بە شانازیەوە. کۆنسێرتەکە لە شاری ڤێریا سازکرا، من چەندین گۆرانیم پێشکەش کرد بە خۆم و بە ئامێرەکەمەوە، ئامێری تەمبورساز باسی ئامێرەکەمم کرد. بە کورتی وتم کە لە کوردستانەوە هاتووم، وڵاتێکمانەیە نزیکی 5 ملیۆن کەسین، بەداخەوە تاوەکو ئێستا خاوەنی وڵاتێکی سربەخۆ نین بە ناوی کوردستان، بەڵام میوزیکمان زۆر زەنگینە و بە جۆش و خۆرۆشەوە چاپ لە ڕێزان پێشوازیان لێکردم و داوایان لێکردم ئەگەر بتوانم لە داهاتوودا ئەگەر پرۆپۆزەڵێک هەبێت دەربارەی پرۆژەیەکی گەورەتر بگەڕێمەوە ئەو وڵاتە و کۆنسێرت ساز بکەم. باسی برایانی تساهۆریدیسەکەم، ماتیۆس و کۆستانتینۆس بە تایبەتی، هەروەها گروپەکە بە گشتی زۆر 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 بە جوانی کارەکان بەڕێوە چوو، دەنگ، ستەیج، ڕووناکی، هەموو شتێک بەڕێکوپێکی بەڕێوە چوو. مەبەستی من لێرەیە تەنها لەم سەردانانەی من لەم چالاکیانم بۆ وڵاتانی وەکو ئیسپانیا و یۆنان تەنها و تەنها وەکو لۆبیکردنێکە بۆ میوزیک و کەلتوری کوردی. میوزیکی ئێمە زۆر زۆر زەنگینە و دەتوانین بە شانازیەوە گۆرانی و میوزیکی کوردی بە جیهان بناسێنین. دەتوانین میوزیکی کوردی بگەێنینە کۆنسێرت هۆڵە هەرە ناودارەکانی هەموو جیهان. هەروەها پێم خۆشە ئاماژەش بەوە بکەم کە دوو ماڵپەڕی هەواڵ و چالاکی هونەری شاری ڤێریا لەسەر دەرکەوتنەکەم بە شێوەیەکی زۆر باش و بە ئەرێنی نووسراویان بڵاو کردەوە لە ماڵپەڕەکەی خۆیان. جگەلەوەش بەشی دووەمیەم چالەکێمان ئەوە بوو کە گۆرانیەکمان بە شێوەیەکی هاوبەش تۆمار کردووە، واتە بە زمانی کوردی و یۆنانی لەگەڵ هونەرمەند کۆستانتینۆس کە باسی جوانی و ئاشتی و دۆستایەتی نێوان کورد و یۆنانیەکان ئەکات، باسی جوانی کوردستان و باسی جوانی دوورگە و دارزەیتونەکانی یۆنان ئەکات و بە شانازیەوە کۆستانتینۆس لە گۆرانیەکەیە چەندین جار وشەی کوردستان ئەخوێنێت بە مێلۆدی. ئەم کلیپە لە داهاتوویەکی نزیکە بڵاوە کرێتەوە لەسەر هەمان ستەیج بە پلەیباک کردمان بە میوزیک ڤیدیۆیەک، بە ڤیدیۆ کلیپێک کە لە داهاتوویەکی نزیکە بڵاو ئەکرێتەوە. دیسان ڕێز و سڵاوی بێپایانم بۆ هەر هەمووتان.